وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا سەبارەت بە پرسی ئەندامەتی تورکیا لەو یەکێتیدا نەگەیشتنە ئەنجام. لە کۆی وڵاتانی ئەندام تەنیا نەمسا لەگەڵ ئەوەدا بووە کۆتایی باوتوێژەکانی تایبەت بە ئەندامەتی تورکیا لە یەکێتی ئەوروپا بهێنرێت وەک کاردانەوەیەک بەرامبەر پێشەلکاریەکانی مافەکانی مرۆڤ لە وڵاتەدا. وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا ڕۆژی هەینی لە ماڵتا ئەو پرسیان تاوتوێ کرد. ئەمە یەکەمین جارە وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا لە دوای ڕیفرەندۆمەکەی تورکیا لەسەر هەمواری دەستووری ئەو وڵاتە سەبارەت بۆ پرسە کۆبنەوە. لەو کۆبنەوەدا تەنیا سباستیان کۆرتس وەزیری دەرەوەی نەمسا پشتیوانی لەو دەستپێشخەری هەردوو فراکسیۆنە سەرەکیەکەی پەرلەمانی ئەوروپا کردووە. ئەو دوو فراکسیۆنە کە لە حەزبەکانی ڕاستی ناوەند و سۆشیالیست و چەپی ناوەندی ناو پەرلەمانی ئەوروپا پێکاتوە لە دوای شاڵاوی سەرکوتکاریەکەی تورکیا و زیندانیکردنی هەزاران هاوڵاتی تورکیا بە تۆمەتی لایەنگریکردن لە بزوتنەوەی گیولەن خوازیاری ڕاگررتنی و توێژەکانی نێوان تورکیا و یەکێتی ئەوروپا بوون سەبارەت بە ئەندامەتی تورکیا لەو یەکێتیدا. حکوومەتی تورکیا دوای کودەتاکەی هاوینی ڕابردووی سوپای تورکیا هەزاران فەرمانبەر و ئەفسەر و دادوەر و ڕۆژنامەنووس و مامۆستای زانکۆ و سەرۆکشارەوانی و سیاسەتمەداری کوردی بە تۆمەتی لایەنگریکردن لەو کودەتایە دەستگیر کرد یاخود لە کارەکانیان دووری خستوونەتەوە. هەندێک لەو وڵاتانەی یەکێتی ئەوروپا نیگەرانن لەوەی ئەگەر کۆتایی بۆ توێژانە بهێنرێت ئەنقەرە جارێکی تر سنوورەکانی بەڕووی کۆچبەراندا بکاتەوە و لە شاوێکی تری کۆچبەران لە تورکیاوە بەرە وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا بەڕێ بکەون.